ناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستان سڵاوتان لێبێ و ئەمڕۆژ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین. خۆشحاڵین لە دەستپێکی ڕۆژێکی نوێ و مانگێکی نوێ و ساڵێکی نوێدا لە خزمەتتان ئەبین بە ومێدەی ساڵی نوێ، ساڵی بەدیهاتنی خەون و ئاوات و ئامانجەکانمان بێ و دوور بێ لە کێشە و بەڵاو نەهامەتیەکانی ڕۆژگار. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان وە کەمیشە لە سێ تەوەری سەرەکی پێکاتووە. تەوەری یەکەممان قسەکردنە لەسەرەوەی کە ئەمڕۆ 1/1/2020 با کاتێککە مرۆڤ پێداچوونەیەک بە ژیانی خۆی و ساڵی ڕابردووی ئەو ساڵی کە ئیدی لە دەستمان دەرچووە پێویستە پێداچوونەیەکی پێدا بکەوە بزانین پلان و پرۆژەی ساڵی داهاتوو چۆن دابڕێژێت. بەگشتی تەوەرەکەمان لەسەر قسەکردنە بە پێداچوونەوەی ساڵێک لە ژیانمان. واروها تەوەری دووەمان قسەکردنە لەسەر ژیان لە ئۆغاندا کە بزانین ژیان لە ئۆغاندا چۆنە کە وڵاتێکە لە ئەفریقا کە لەوێ دیارە ژیانێکی نالەبار و ناهەموار و لە زۆرینە لە ژێر هێڵی هەژاریەوە دەژین. واتەوەری سێمان فێرکاری بڕین و درومانە لەگەڵ چەند زانیاریەک و راپۆرتی تایبەت کە خزمەتان دەکەین تا کۆتایی بەرنامەش لەگەڵمانە بن. وە کەمیشەش با بزانین 1/1/2020 پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستان ئەمڕۆ چۆنە پێکەوە بینەری دەبین. پێکەوە بینەری بەڕگەی نرخی دراوەکان دەبین. ئەو ڕوودا و مێژووە گرنگانە کامانن کە ڕوویان داوە لە یەکەم ڕۆژی دەستپێکی هەر ساڵێکدا بە تایبەتی لە ساڵانی ڕابردوودا. با پێکەوە لە بڕگەی یادەوەریدا بزانین ئەو ڕوودا و مێژووە گرنگانە کامانن کە ڕوویان داوە بە تایبەتی بۆ ئێمەی کورد جێگەی گرنگ و بایەخن. یەکی ساڵی 1920 لە دایکبوونی قورئان خوێنی بەناوبانگ محەممەد سەدیق مەنشاوی لە گوندی مەنشاد سەر بە پارێزگای سوهاج. محەممەد سەدیق مەنشاوی بە دەنگ خۆشترین کەسایەتی ئیسلامی دادنرێت لە بواری قورئانی پیرۆزدا و توانی لە ماوەی تەنها 49 ساڵی تەمەنیدا جێی خۆی لە دڵی ملیاران موسڵماندا بکاتەوە و بە دەنگە سەرنج ڕاکێشەکەی خەڵکی شەیدا و کەمەندکێشی قورئانی پیرۆز بکات. بەردەوامی و شەیدایی ناوبراو بۆ قورئان خوێندن وای کرد تووشی نەخۆشی شێرپەنجەی قورک و سوتانەوەی قورک ببێت و دکتۆرەکانی ڕێنماییان کرد بۆ بەردەوامبوونی لە ژیان
پێویستە دەستبەرداری قورآن خوێندن ببێت ئەگینا نەخۆشیەکەی زیاتر تەشەنە دەسێنێت بەڵام منشاوی ڕایگەاند کەوا بەردەوامی و مانەوەی من لەگەڵ قورآنی پیرۆزدایە و مردنێک لەگەڵ قورئاندا بێت هەڵی دەبژێرم بەسەر ژیانێکی دوور لە قورئانیدا. ئەوە بوو دوای تەمەنێکی کەم بە یەکجاری کۆچی دوایی کرد. سەرەتای دەرکەوتنی منشاوی وەک قورئان خوێنێک دەگەڕێتەوە بۆ ئێزگەی دەنگی میسر. بەهرەی دەنگی محەممەد سدیق منشاوی دەگەڕێتەوە بۆ باوکی و بنەماڵەکەی، چونکە شێخ سدیق منشاوی باوکیشی یەکێک بووە لە قورئان خوێنە بەناوبانگ و دەنگخۆشەکانی میسر. محەممەد سدیق منشاوی دووجار هاوسەرگیری کردووە و لە هاوسەری یەکەمی 4 کوڕ و 2 کچ و لە هاوسەری دووەمیشی 5 کوڕ و 2 کچی هەبوون. لە ژیانیشیدا دووجار هەوڵی تیرۆرکردنی دراوە. قسەیەگەیە دەگوترێ مەهاتما غاندی ڕابەری یا پێشڕەوی بەرەو سەربەخۆی بردننی گەلی هند بۆ سەربەخۆیی گوتوویەتی نازانم بۆ لە دەستچوون و تەوابوونی ساڵێک بگریم لەوەی کە تەمەنم ڕۆشتووە یا خۆشحاڵی دەربڕم کەوا ئەچمە نێو ساڵێکی نوێەوە. بێگومان کەمبوونەوەی تەمەن یا تەمەن خۆی بە شێوەیەکی گشتی یەکێکە لە نیعمەت و بەخشەکانی خوا کە بە مرۆڤی دەبەخشێ. گرنگەوەی مرۆڤ بتوانێت لە ماوەی تەمەنیدا بەرهەمگەلێکی زۆر باش بۆ خۆی بەدەست بهێنێ هەم دنیا و هەم قیامەتی ئاوەدام کاتەوە. ئێمە چۆن پێداچوونەوە بە ساڵێکدا بکەین کاتێکەوە ئێمە لە ماوەی ڕابردوودایا لە ساڵی 2009دا کۆمەڵێک کەم تەرخەمی و کەم و کورتیمان هەبووە چۆن بەرنامە ڕێژی و پلانێکی وا دروست دابنین کەوا ببێتە ڕێگە ڕۆشنکردن یا ئاراستەکردنێکی دروست بۆ ساڵی نوێی 2020 کە ئێستا ئێمە ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی ساڵی نوێی 2020داین کە لێرەوە پیرۆزباییەکی گەرم ئاراستەی تەواوی خەڵک دەکەین بە ئومێدیەوەی ساڵی نوێ بێتە ساڵی خۆشی و ئاسوودەیی بۆ تەواوی گەلانی دنیا بە تایبەتگەلی کورد. بۆ قسەکردن لەسەرم پرسە گرنگە میوانداری زۆر بە ڕێز مامۆستا ئەمیر کۆیی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیمان کردووە کە لە ڕانیەوە لەگەڵمانە بێ. هاوکارانمان وە ئاماژە بەوە دەکەن کە ئێستا پەیوەندیەکەی بە ڕێزیان بەردەست نییە. بێگومان دەبێ هەر یەکێک لە ئێمە لای خۆیەوە بەرنامە و پلانێکی وای هەبێکەوە بۆ ساڵی نوێ بتوانێت چۆن بژی و چۆن بەرنمەکانیدا بڕێژێ. جەلال تۆ چه بەرنامە و پلانێک و بۆ ساڵی نوێداناوە؟ جارەوەی کە لارەدای هەر سەرخاڵی پەیامین ئەوەی کە پێمان بکرێت لەوەی کە بەرەو پێشبردننی بەرنامەی پەیام یاخود خزمەتکردنە بە بینەران لە ڕێگەی پەیامەوە، بەڵام ئەوەی کە لە تەوەرەکەی هەیە گرنگە کە چۆن پێداچوونەوە بە ساڵێکی ڕابردووی ژیانمان بکەین. ئەوەی کە گرنگە باسی لەسەر بکەین دیارە لە ساڵانی ڕابردوو لە 2014 بە تایبەتی دۆخێکی نالەبار لە هەرێمی کوردستان هاتووە تاراوە بە 2019ەوە کە هەمیشە کاتێک کە هاوڵاتیان دەدوێنی لە بازار باس لەوە دەکەن کە دەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار کە تا دێدوەزی خەڵکیش خراپتر دەبێ. من لە لای خۆمەوە هیواخواز بووم کە ئەمشەو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی تایبەتی هەبێت لەسەر و خزمەتگوزاری و پلانانەی کە بۆ 2020 هەیەی وەک چۆن لە سەتەمین ڕۆژی کابینەکەیدا هاتە سەر شاشۆ پەیامێکی بلەوەی کە چیان کردو کە بەداخەوەی چێکی و تۆش دیار نەبوو. دیارە ئاماژە بەوە دەکەن هاوکارانم کە میوانەکەمان ئامادەیە لە ڕانیەوە بە ڕێز مامۆستا ئەمیر کۆیی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆییە کە وەک ئاماژەمان پێکرد قسە لەسەرەوە دەکەین چۆن پێداچوونەوە بە ساڵێکی ڕابردووی تەمەنمان بکەین لە تاکێک کە بەرپرسیارەتێکی جیاوازی لەسەرەوە کە هەم لە نەفسی خۆی دەبێ بەرپرسیار بێ و هەم لە کۆمەلگاش بەرپرسیار بێ. لە کۆمەلگا چۆن بەرپرسیارە دەبێت تاکێکی هوشیار بێت ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو یا لە ساڵی ڕابردوو مافی خۆی بۆ بەدەستی بێنێ نەیتوانیەوە بەدەستی بێنێ چۆن دەبێ پێداچوونەوە بە خۆیان بکە بۆی کە داوای مافەڕەوەکانی خۆی بکات. دیارە لە ئێستادا هێشتا میوانەکەمان کە لە بەردەست نییە و ئەگەر سەرنجێک بخێنە سەر تەوەری یادەوەریەکەمان کە باس لە ڕێاز هەمیشە خەریکی ئامادەکردنی یادەوەری تەوەری لەسەر منشاوی هەبوو. دیارە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن کە دەمانەوێت بچینە لای سەوتە خۆشە بەناوبانگەکەی منشاوی خوالی خۆش بێت با پێکەوە بیسەر و بینەری منشاوی بین. قال
خلق السماوات بغير عمد ترونها وألقى في الأرض رواسي أن تميد بكم وبث فيها من كل دابة وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم. بەڵێ خۆشەویستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان وەگاماژەمان پێکرد قسەکردنە لەسەر پێداچوونەوە بە ساڵێکی ڕابردوومانە کە ئێمە ساڵی ڕابردوو 2019مان تێپەڕاند و بەسەرمانە ڕۆشت چۆن پێداچوونەوە بۆ تەواوی ئەو کار و ئەرکانە بکەینکەوە لە ڕابردوودا نەمانتوانیوە ئەنجامیان بدەین یا کەم تەرخەم بووین تایەنە و بەڵام چۆن پلان و بەرنامەیەکی دروستدا بنینکەوە ئەم هەڵە و کەم و کورتیانە بۆ ساڵی نوێ دووبارە نەکەین خۆ بێگومان پێغەمبەری خۆش صلی الله علیه وسلم دەفەرمێ مردن بۆ کەسێکەوە 2 ڕۆژی ژیانی بەسەر یەکەوە وەکو یەکوا بن ئەگەر 2 ساڵی ژیانمان وەکو یەکوا بێ ئەو کاتە لەوە چێ مەئەسات و ناڕەحەتیەکی زۆر ڕووە کاتە ژیانمان بەڕێز مامۆستا ئەمیرکۆیی ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی لە ڕانیەوە قسە لەسەر ئەم تەوەرەیەمان بۆکە مامۆستاگیان سڵاوت لێبێ و بەیانیت باش سپاس بۆ دەرفەتە تەمەنای ڕۆژێکی خۆش بۆ بەڕێستانە خوازین ئایا کاتە ڕابردووەکان ئەوانەی کە بەسەرمانە ڕۆشتون دەکرێت ئێمە پێداچوونەوەیان بۆ بکەین واتە مەجای ئەوەی تێدایەکەوە ئێمە چاویان پێ بخشێنینەوە و پێداچوونەوەیان بۆ بکەین و لە هەڵەوکەم کورتیەکان یام لە کەم تەرخەمیەکانمان دەرز و پند وەربگرین. بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا سڵاوی خوا لە ئێوە و لە بینەران و بیسەرانی ئێوە بێت هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم سوپاسیشتان دەکەم بۆ ئەم دەرفەتە کە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە بتوانین ئێمەش پەیامی خۆمان بگەێنین بە بینەران و بیسەران بە بۆنەی ساڵی نوێ ساڵی 2020 بێگومان ئەوە لای هەموو مرۆڤێک ئاشکرایە ساڵانە کە ساڵ نوێ دەبێتەوە و هەروەها ساڵ دەڕوات ئەو فەرمودەی جەنابەت هێناتەوە لە سەرەتا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ مەغبون ئەو کەسەیە کە ساتێکی وەکو ساتێک یان ئەو ڕۆی وەکو دوێنێ بێ بێگومان ئەوە دەلالەت لەوە دەکا کە مرۆڤ دەبێت پلانی هەبێ بێ پلان ژیان بەسەر نابرێ لەبەرەوە هەر کەسێک پەیامی نەبێ پلانیشی نابێ هەر کەسێک پلانی نەبێ ئامانجیشی نابێ لەبەرەوە ئێمە دەبێت لە ڕۆژانەی ژیانماندا لە سەرەتای هەموو ساڵێک لە سەرەتای هەموو ڕۆژێکی نوێدا پلانێکی تایبەتی بە خۆمان هەبێ و هەروە پلانێکیشمان بە کۆمەلگای خۆمان هەبێ ئەو کۆمەلگای کە لە ناویدا دەژێین لەبەرەوە کە ئێمە دەڵێن ساڵی نوێ بەس گۆڕینی ژمارە ئەگەر مرۆڤ پلانی نەبێ 2019 بوو بۆتە 2020 یان ساڵێکتر دەبێتە 2021 بەس گۆڕینی ژمارەیە بەڵام ئەگەر مرۆڤ پلانی هەبوو بەرنامەی بۆ ژیانی خۆی هەبوو بێگومان دەتوانێت گۆڕانکاری لە ژیانی خۆیدا بکە و هەروەها لە کۆمەڵگەشتدا بکات لەبەرەوەیە کە پێغەمبەری سەروەرمان درودی خوای لەسەر بێ دەفەرمێ مەغبونە و ئەو کەسەی کە ئەو ڕۆی وەکو دوێنێ بێ کەواتە تۆ دەبێت پلانت هەبێ بە چ دەتوانی ڕۆژەکانی ژیانت ساتەکانی ژیانت چاپ بکەیت بێگومان دەتوانی گۆڕانکاری بکەیت گۆڕانکاری چۆن دەکرێت بە پلان دەکرێت پلان لە سەرەتای هەموو ساڵێک چۆن حکومەت بودجە بۆ وڵاتەکەی دادەنێ دەبێت بودجەی نوێ لە ساڵی نوێدا بکەوێت ئەگەر بێگومان تۆش دەبێت بودجەیەکی نوێن بۆ ژیانت هەبێ واتە لەو ساڵەدا دەتەوێت چی بکەیت چ گۆڕانکاریێک لە ژیانتدا بکەیت لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی معریفیەوە لە ڕووی کەسیەوە لە ڕووی تەندروستیەوە لە هەموو ڕووەکانی ژیانت دەبێت پلانت هەبێ بێگومان هەر لە ڕوویەکدا پلانت نەبوو لەو دوارەدا دوا دەکەوی لەبەرەوە تەماشا دەکەین کۆمەڵی خەڵکمان هەیە کە زۆر جار دەیانبینی دەڵێ زۆر کەسێکی ڕێک و پێکە لە ڕووی معریفی کۆمەڵێک شەهادەی بەدەستێناوە لە ڕووی زانست و زانیاری شەهادەی بەدەستێناوە
بەڵام تەماشا دەکەی کەسێکی ناکۆمەڵایەتیە یان کەسێکە گرنگی بە تەندروستی نادا یان کەسێکە گرنگی بە بواری وەرزشی نادا یان هەر لایەنێک لە لایەنەکانی تر کەواتە ئێمە دەبێت پلانمان بۆ سەرجەم کایەکانی ژیان هەبێت بۆ سەرجەم لایەنەکانی ژیانمان هەبێت ئەگەر بمانوێت کەسێکی هاوسەنگ بین هاوسەنجی بە پلان دەکرێت هاوسەنجی بە بەرنامە دەکرێت کەواتە تۆ کە دەتەوێت گۆڕانکاری لە بوارێک لە بوارەکاندا بکەیت دەکرێت ئەو بوارەیان زیاتر گرنگی پێ بدەیت بەڵام ئەمە مانای ئەوە نیە لایەنەکانی تری ژیانیشت فەرامۆش بکەیت ئەوە خاڵێکیان خاڵێکی تریان کە پلان بۆ ساڵی نوێدادنەی بێگومان دەبێت پێداچوونەوەشتدا هەبێ بۆ ساڵی ڕابردووت لەو ساڵەدا یەکەمیان کەم و کورتیەکانی خۆت بزانی لە کوردیدا دەڵێ سوارتانەک لێ نابێ بە سوار لەوانەیە لە بوارێک لە بوارەکاندا نەتوانانی بێت تەواو بەرنامەکەت جێبەجێکەی و پلانت جێبەجێ بکەی ئامانجەکان و خەون و خۆزگەکانت بەدی بێنی کەواتە دەبێت چاو بخشێنیەوە بە ڕابردووی خۆتدا و هەروەها پلانیشت بۆ داهاتوو هەبێ بەمە دەتوانی بە ورد و درشتی ژیانتدا بچێەوە دەتوانی پلانێکی تۆکمە بۆ ژیانت باست کرد بێگومان ئێمە تاچێکین لەو کۆمەلگایە دەبێت پلانیشمان بۆ کۆمەلگا هەبێ یعنی چۆن گۆڕانکاری لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی فەرهەنگی بمانەوێت کە خشتێک لەسەر دیواری کۆمەلگاکەمان دابنین و پلانێکی بۆ دابنین گۆڕانکاری لە کۆمەلگاشدا بکەین زۆر باشە ئێمە ئەمڕۆ باز لەوەکەین چۆن پێداچوونەوە بە ساڵی ڕابردوومانە بکەین لەو جێبەجێ نەکردنی ئەو پلان و ئامانجەی کە هەمان بووە من ئەمڕۆ زاکیرە و میمۆری فەیسبوکەکەم شتێکی وەبیر هێنامەوە کەوا یەکی 2019 کۆمەڵێ پلانم بۆ بەڕێکردنی ڕۆژەکانی ساڵداناوە بەڵام کە ئێستا سەیریەکەمەوە سەیرەکەم لە سەتاسی ئەو پلانانەشم جێبەجێ نەکردووە تەمە خودی ئەو هەڵەیەیە کەوا من نەمتوانێت پلانەکەم جێبەجێ بکەم کاتێکەوە ئێستاش پلانێک دانێن بۆ ساڵی نوێی 2020 سەرنجام لەوە چێ لە کۆتاییە بەشێکی زۆری پلانەکەم جێبەجێ نەکردبێت چۆن ئێمە بتوانین پلانەکانی ڕۆژانەمان جێبەجێ بکەین چونکە هەمیشە لە سەرەتای ساڵەوە پلاندانان شتێکی ئاسان و چێژبەخشەکەوا مرۆڤ شتێک دەنووسێ و پلانەکانی خۆی و کاروکردەوەکانی خۆی تۆمارەکەکەوە بەو شێوەیە ڕایان پەڕێن بەڵام لەسەر ئەرزی واقع و لە کردارە سەیرەکەی بەو شێوەیە نایێتەوە بێگومان پلان شتێکی ئاسان نییە شتێکە دەبێ پلانی دەوێت هەموو پلانێک کە تو دایدەنێ ئەم پلانش بۆ خۆی پلانی دەوێت تۆ تەمەشای کاتەکانی خۆت دەکەی کاتی خۆت چۆن دابەش دەکەی بۆ نمونە جەنابەت دەڵێ پلانێکم داناوە لە سەداسی جێبەجێ کردووە ئەوە جێی دڵخۆشیە لەوانەیە ئەگەر پلانن نەبووە ئەو سەداسیەشت جێبەجێ نەکردبایە یان لەو بوارەی کە دەتەوێت ئەو سەداسیەت جێبەجێ نەکردبایە لەبەرەوە من بە ئێوە بینەران دەڵێم پلان قەت سفر نادات بەدەستەوە قەت بە سفر دەرناچی هەمیشە ڕێژەیەکی باش جێبەجێ دەکەی هەمیشە کە پلانی ئایندەشت داناوە واتە لە سفرەوە دەست پێ ناکەی لە سفرەی بەتاڵەوە دەست پێ ناکەی بەڵکو تۆ ڕێژەیەکی باشت بڕیوە بۆ ساڵی ئایندە دەتوانی تیشک بخەیە سەر ئەو خاڵانەی کە نەتوانیوە جێبەجێ بکەیت کەواتە ئەگەر لە سەدا چەندت جێبەجێ کردووە ئەمە پلانەوای کردووە جێبەجێت کردووە بەڵام ئەتۆ دەبێت بەو خاڵانەدا بچێەوە خاڵە سلبیانەدا بچێەوە کە چ شتێک ڕێگر بووە لە ئایندەدا کە ئەو نەتوانیوە لە سەدا هەفتایەکەی تر جێبەجێ بکەیت تۆ چاوخشانەوەت بە ڕابردوودا ئایندەت گەشەدار دەکات ئایندەت ڕۆشنبیر دەکات ئایندەت ڕووناک دەکاتەوە کەواتە تۆ لە ڕێگەی پلانەوە دەزانی لە سەداسی جێبەجێ کردووە بەڵام ئەگەر پلانت نەبووە تۆ نەدەزانی چەندە جێبەجێ کردووە و چەندە جێبەجێ نەکردووە لەبەرەوە پلان هەمیشە شتێکی ڕێژەیە دەتوانێت ڕێژەیەک جێبەجێ بکەیت ئەو کۆسپ و بەربەست و سەختیانەی دێنە ڕێگات ئەمانە کەوا لێ دەکەن لەوانەیە زۆر جار عادەت و تەقالیدێک بێ نەریتێک بێ لە ناو کۆمەلگادا لەوانەیە دانەنانی پلانێکی تۆکمە بێ لەوانەیە زروفی سیاسی بێ لەوانەیە ئابووری بێ لەوانەیە ژینگەیی بێ لەوانەیە کۆمەڵێک هۆکار هەیە کە تۆ پێداچوویەوە بە پلانەکەت و زانیت لە سەداسی جێبەجێ کردووە هەر یەکێک لەوانە ڕێژەیەکی بەردەکەوێت کە تۆ نەتوانیوە پلانێکی بەباشی یان سەداسەد جێبەجێ بکەیت کەواتە پێداچوونەوەت وات لێ دەکات دووبارە ڕێگات بۆ ئاسان دەکات کە ئەم جارەیان بەباشی تر لەوانەیە بۆ ساڵی ئایندەگەر نەشتوانی لە سەد جێبەجێکەی لە سەدا هەفتا لە سەدا هەشتای جێبەجێکەی بەهۆی بەخۆداچوونەوە بەهۆی پلاندانانی پێشوت کە زانیت کە مکورتەکان زۆر باشمەوەسامی زۆر جار کاتێکەوە گەنجێکی بێ بەرنامە و بێ پلان و بێ ئامانج دەدوێنی باز لە گوزەرانی
وڵاتەکەی و دۆخی سیاسی و ئاڵۆزیە سیاسی و ئابوووریەکانەکە. مەبەستمەوەیە لە وڵاتێکا کەوا خۆشگوزەرانیەکەی بە جۆی لە جۆرەکان کەمە، هەلی کارمان نییە، گەنجەکانمان لە یەس و نائومێدیا ئەسوڕێنەوە، گەنجەکانمان بوونەتە قوربانی کافتریا و نێرگەلەخانەکان. ئایا لەم ڕەوشەدا مرۆڤی ئامانجدار و پەیامدار و خاوەن پلانمان بۆ دروست دەبێت؟ من پێ دەڵم ئەمانە هەمویان فرسەتن، ئەو قسانەی جەنابەت باست کرد، ئەمانە هەمووی هەلن، هەموو فرسەتن، دەتوانی گەنجەکانمان ڕۆشنبیرەکانمان لە ڕێی ئەمانەوە پلانێکی تۆکمەدا بنێن. بێگومان من هەمیشە ئەو قسەیە دەکەم، ئێساش لێرەوە دەیڵێمەوە، زۆر جار کەس و کاری قوتابی خوێندکاران کە سەردانمان دەکەن دەڵێن هەموو شتێکمان بۆ دابین کردووە، مۆبایلی ئاخر مۆدیلی هەیە، لاپتۆپی ئاخر مۆدیلی هەیە، سیارەی باشی هەیە، ژووری باشی هەیە. دەڵێم ئەوانەیە وای لە منداڵەکەتان کردووە تواناکانی کوشتووە کە شتێکی نەبێ بۆی هەوڵ بدا. هەمیشە دەبێت تۆ شتێکت هەبێت کە هەوڵی بەدەستهێنانی بدەیت، بەڵام ئەگەر هەموو شتێکت لەبەر دەستدا بوو بێگومەن تواناکانت دەمرێت. لەبەرەوە ئێمە دەبێت هەوڵ دەین کە ئامانزدادەنین شتێکمان هەبێ پێی بگەین لە داهاتوودا، واتە دڵمان پێی خۆش بێ کە قۆناغێک لە قۆناغەکان سەرکەوتین. بەڵام ئەگەر تۆ هەموو شتێکت هەبێ، هەموو لەوانەیە زەمانێک بوو بێ هەر لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی هەرێمی کوردستان کاتێکە بوو خەڵک پێویستی کار نەبوو بێ لەبەرەوەی موچەخۆر بووە. ئەوە تواناکانی مرۆڤی کوشتووە، ئەوە تواناکانی تاک دەکوژێ. لەبەرەوە گەر هەموو شتێکت بۆ دابین کرا کەواتە شتێکت نابێ هەوڵی بۆ بدەیت. لەبەرەوە مرۆڤ دەبێ هەمیشە لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کەلتوریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە شتێکی هەبێ، واتە فەراغێکی هەبێ بیێ پڕی بکاتەوە. بەڵام ئەگەر هیچ فەراغێک و گاپێک لە ژیانتدا نەبوو تۆ بۆچی هەوڵ دەدەیت؟ لەوانەیە هەر بەسەربردنی کاتێکی خۆش بێ. لەبەرەوە مرۆڤ لەبەرەوەیە کە ئەوڕۆ نابێ وەکو دوێنێ بێ، کەواتە ئەگەر هەموو ژیانت پڕ ڕەفاهیەت بوو، پڕ خۆشی بوو، پڕ مەعریفی بوو، لەوانەیە نەتوانی شتێکت نەبێ بۆی هەوڵ بدەیت. بەڵام ئەگەر بۆشاییەکە بوو، شتێک لە ژیانتدا فەراغێکە بوو، تۆ دەتوانی پڕیکەوە. لەبەرەوە لە ڕووی ئابووری مەقولەیەکەیە دەڵێ نەبوونی دایکی داهێنانە. ئێمە کە شتێکمان نەبێ داهێنان دەکەین، کەواتە گەنجەکانمان بەڕاستی بەشێکی زۆر دەکەوێتەوە ئەستۆی خۆیان بۆ خۆیان نایانەوێ، هەوڵ نادەن. ئەوە من لەگەڵ ڕێزمدا کە من گلەی تا سەر ێسقانم لە حکومەت و دەسەڵاتداران هەیە، بەڵام زۆر جار گەنجەکانمان بەهۆی ڕەخنەگرتن لە دەرەوەی خۆیان لەبیر دەچێتەوە، واتە پێداچوونەوەیان بە خودی خۆیان لەبیر دەچێتەوە کە دەبۆ تۆ چی بکەی؟ باشە حکومەتەکە ئاوایە وەکو دەبینی هەلی کار نییە، باشە هەلی خوێندن نییە، هەلی ئەوانەنی باشە تو چۆن فرسەتێک هەلێک دروست دەکەی بۆ خۆت کە شتێک بەدەست بێنی کە دەتەوێت هەیە یان هەز دەکەی بۆشایەک لە ناو کۆمەلگایان لە خودی خۆتدا هەیە، چۆن دەتەوێت ئەو بۆشایە پڕکەوە؟ بێگومان هەوڵ و تێکۆشان و شەون و خونی و بوێری و ئازایەتی وا لێ دەکا ئەم ئامانجانت بەدەست بێنی. زۆر باشە مامۆستا، کەواتە هەشمانە تاکێکی باشە بۆ کۆمەلگا، بەڵام هێندە بە شوێن بژێوی ژیان و بە ژوێن سەختیەکانی ژیانەوەیە، نە دەرفەتی ئەوەی هەیە کە پێداچوونەوە بە ساڵی ڕابردوو ژیانی خۆیدا بکە، نە دەرفەتی ئەوەشی هەیە کە دانیشە پلانێک بۆ 2020 دابڕێژێ، بەڵکو تەنها دەرفەتی ئەوەی هەیە کە بتوانێت بژێوی ژیانی خۆی پەیدا بکە، چۆن ڕابکە بە شوێن ژیانە، چۆن بتوانێت بژێوی ژیانی خۆی بۆ مانگە دامین کە ئیشێکار و کەسابەتێک پێیا بکە، چۆن دابمەزرێت. ئەمانی کە ینی کەسی باشیشن لە کۆمەلگایە، بەڵام دەرفەتی ئەوەی هەنیە دانیشن پێداچوونەوە یاخۆت پلان دابنێن، ئەمانە چۆن کەسێکن لە کۆمەلگاوە 2000 بەرپرسیارەتیەکیان هەیە؟ هەمیشە مەقولەیەک هەیە دەڵ کەسی شیا بۆ شوێنی شیا. من دەڵێم هیچ بربەستێک نییە کە مرۆڤ پلانی نەبێ، هیچ تۆ دەڵێ کە خەریکی بژێوی ژیانە، لەوانەیە هەموو تاچێک کە خەریکی بژێوی ژیانە. ئێستا بڵین من وەکو مامۆستا لەوانەیە کاتێک بووبی کە موچە کەم بۆتەوە یان موچە نەدراوە بە دوای هەلی کار داگەڕاوم، بە دوای ئەوە لەبەرەوە هەمیشە ئەگەر دوو سەرچاوی بژێویت هەبوو چاول لە دەستی دەسەڵاتداران نابێ، ینی بێمنەت دەبی لێیان. لەبەرەوە تۆ هەمیشە هەوڵ دەی دوو سەرچاوی دارایی سەرچاوی خۆ بۆ هەموو کەس کار نییانەوە نیە. لەوانەیە زۆر جار تاچی کوردی یان تاچی خۆمان بەڵێ
ئەم دوو ئیشیە یا دووکاریە لە کەسێکدا ببوورە ڕەنگە بەدەستی هەموو کەس نەگات هەموو کەس ناتوانێت دوو ئیش بۆ خۆی پیا بکات تاکو بێمنەتی دەستی حکوومەتیش بێ لەلایەکەوە گەر بۆ نمونە موچەی مامۆستایەکە یا فەرمانبەرەکەی ببڕێت بۆیە لە هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان ژیانی تاکەکان پەیوەستە بە حکوومەتەوە کاتێکە حکوومەت پلانیشی نەبێ بۆ خەڵکی ئایا چۆن تاک ئەتوانێت پلانەکانی خۆی جێبەجێ بکە یا چۆن ئەتوانێت پێداچوونەوە بە ڕابردووی خۆیدا بکات بۆی کە داهاتوویەکی باشتر بۆ خۆی بنیاد بنێت. من باوەڕت بێ لەوانەیە لەگەڵ ئەو قسەی دەزام جەنابەوە پرسیارێکی خەڵکە کە دەیکەی لەگەڵ ئەو پرسیار لەگەڵ ئەو شێوازە نیم. ئێستا ئەگەر تاچێکی وشیارمان هەبێ تەمەشا دەکەین ئەو کۆمپانیانەی کە لە دەرەوە هاتوونە هەمووی کرێکار و وەرجێڕ و کۆمەڵێک دام و دەستگا لەگەڵ خۆیان دێنن. ئایا ئەگەر تاچی کوردی تاچی وڵاتی خۆمان لەو کۆمپانیەدا کار بکە ئیشی دەست دەکەوێت یان دەست ناکەوێت. ئایا تاچی کوردی کە لێرە سەفەر دەکات دەچێتەوە وڵات بەجێ دێڵێ دەچێتە دەرەوەی وڵات ئایا لە پیشەکەی خۆی تەعین دەبێتەوە دکتۆرێکە دەبێتەوە دکتۆر مامۆستا دەبێتە مامۆستا ئاندازیار دەبێت ئەندازیار یان کارێکی دەرەوەی پیشەی خۆی دەکات. کەواتە من دەڵێم ئەگەر تاچێکی وشیارمان هەبێت تاچێکی جەربەزەمان هەبێ وا لە دەستەڵاتداران دەکات لە بری ئەوەی پیشەسازیە دەرەچیەکان پەرە پێ بدا پیشەسازیە ناوخۆیەکان برەو پێدەدا لە بری ئەوەی کرێکاری دەرەوەمان بۆ بێنن کرێکاری ناوخۆ ئیش پێ دەکەن لەبەرەوە ئەوە وشیاری دەوێت ئەوە جەربەزەیی دەوێت ئەوە کۆمەڵێک ڕوونکردنەوەی دەوێت لە کەسە ڕۆشنبیرەکانی ناو کۆمەلگا کە چۆن ئێستا بڵێن ئەو چۆن گەندەڵیە لە ناو دەبێت چۆن ئێستا کەسێکەیە 4 موچەی هەیە 5 موچەی هەیە کە بێکاری پەردەپۆش کراومان هەیە لە وڵاتی خۆمان لە ڕووی گەندەڵیەکێک لەوانە لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێکاری پەردەپۆش. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەمیرخۆیی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کە لە شاری ڕانیەوە لەگەڵمان بووی بۆ ئومێدیەوەی هەمومان بتوانین پند لە هەڵەوکەم کورتەکانی ڕابردوو وەربگرین و پلان و بەرنامەیەکی باشیش بۆ ساڵی نوێدا بنین. بەڵێ خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و لە دوای ناوبڕەکەەوە درێژە بە کۆی بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژ دەدەین. بەڵێ خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ژیان لە ئۆغەندا بە ئەمڕۆ بزانین ئۆغەندا کوێیە و کەوتۆتە کوێەوە و چۆن ئەژین و باری کۆمەڵایەتی و ئابووری و ئاینیان چۆنیە وە گەزانین لە چەند مانگی ڕابردوو وەفدێک لە ڕۆژنامەنووسانی کوردستان کە بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵیشی تێدا بوو سەردانی ئەفریقیا و یا وڵاتی ئۆغەندایان کرد. ئێمە لە بڕگەیا ڤیددیۆکانی ئەوانەوە تا ڕادێک ئاشنا بووین بە ژیانی ئۆغەندا و مناڵە ڕەشپێست و برسیەکانی ئۆغەندا. با ئێستا ئەمڕۆ لە زاری بەڕێز کاک حاجی فاروقعالی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ و وەکو یەکێک لەو بەڕێزانەی کە لە ئۆغەندا سەردانی ئۆغەندای کرد زانیاریەکان بگوازینەوە بۆ ئێوەی عزیز و خۆشەویستیش ئێوەش لە ئۆغەندا و ژیان لە ئۆغەندا ئاشنا بکەین. کە حاجی زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوون. بۆچی ئێوە ڕۆشتن بۆ ئۆغەندا بە هەر سەرەتا ئامانجی سەردانەکەتان پرسین. بەنای خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاو ڕێزم بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە لەوانەیە جێگەی سەسوورمان بێ ئەمە لە ڕۆژێکە کە بارودۆخی عێراق بە تەواوەتی وێران بوو تێک و شپرزەی ڕووی تێکردووە ئێمە بین قسە لەسەر وڵاتێکی کە بکەین. بەڵام لەبەرەوەی سەفەرەکە ماوەیەکی زۆر بوو کرابوو و ئێوەش داکویکیتان زۆر کرد کە قسە و باسێکی لەسەر بکەین. دیارە بەنسی بوو ئێمە ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی ساڵی نوێیە قسە لەسەر وڵاتێکی ئەفریقی بکەین. ئێمە کۆمەڵێ ڕۆژنامە نووس بووین کە من بووم لەگەڵ برای بەڕێزم کاک کاروان ئەنوەر سکرتێری سەندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان لەقی سلێمانی لەگەڵ بەڕێز کاک ڕێکەوت ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ کاک ڕێنازجاف لەگەڵ ئەو ڕێکخراوە خێرخوازی کە ئێمەی داوەت کردبوو بۆ ئۆغەندا مەبەستەکە بۆ ئەو بوو کە ئێمە لە نزیکەوە ژیان و گوزەرانی خەڵکی ئۆغەندا ببینین و بارودۆخی وڵاتە مەیدانیان سەیری بکەین کە بزانین چ لە ڕووی جیوپۆلەتیکەوە چی لە ڕووی جوگرافیاوە لە ڕووی باری کۆمەڵایەتیەوە لە ڕووی ژینگەیەوە ئێمە لە نزیکەوە شارەزاییمان هەبێ و بزانین ئەو وڵاتە ژیان چۆن تیا دەگوزەرێ. بۆیە سەردانەکەمان لە ڕێگەی بانگهێشتی ئەو ڕێکخراوەوە بوو. دیارە ڕێکخراوەکە خۆی ڕێکخراوێکی خێرخوازیە لە وڵاتە
هاوکاری و کۆمەک بە خەڵکی ئەو وڵاتە دەکات لەوەی کە قوتابخانەیان بۆ دامەزراندون شوێنی بێسەرپەرشتان و بەخێوکردنی بێسەرپەرشتانیان دامەزراندووە نەخۆشخانەیان بۆ کردوونەتەوە توانیوێتیان خزمەتێکی باش بە خەڵکی هەژاری ئەو وڵاتە بکەن. ئۆغەندا دەکەوێتە بەشی ڕۆژهەڵاتی کیشوەری ئەفریقاوە لە لای خواریەوە هەر دوو وڵاتی کینیا و تەنزانیا دەورەیان داوە لە ڕووی ڕۆژئاواوە وڵاتی کۆنغۆی دیموکراتیە لە ڕۆژئاوای ئێستەری ڕۆژئاوایەوە ڕۆندایە لە سەروویەوە سوودانە ئەم وڵاتانە تا ئەندازەیەکی زۆر چواردەوری ئۆغەندەیان داوە. ئۆغەندا وڵاتێکی بەهاریە هەمیشە سەوزە تا ئەندازەیەکی زۆر بۆیە بە لوئەی ئەفریقان ناسێنراوە لە ڕووی کەش و هەواوە هەمیشە سەوزە پلەکانی گەرما تا ئەندازەیەکی زۆر لە 24 پلەی سەدی تێناپەڕێ بەردەوام وەرزی بارانبارین و ئەوانەی هەیە لەبەرەوەی کە لە لای خواریەوە دەریاچەی ڤیکتۆریا هەیە لەگەڵەوەی کە سەرچاوی ئاوی نیل لەوێەوە سەرچاوە دەگرێ بۆیە وڵاتێکی تا بڵێ لە ڕووی ژینگەییەوە وڵاتێکی خۆش و دڵڕفێنە بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر فەقیر و هەژار تیا دەژی وڵاتێکی ئیستیواییە خەڵکەکەی دابەش بوون بەسەر دوو چین و توێژە چینێکی زۆر دەوڵەمەندی ئەرستۆقرات لەگەڵ چینێکی زۆر هەژار لە ژێر تەبەقەی هەژاریەوە لە زۆرباشکە حاجی هەمیشە دەگوترێ ئەو وڵاتانەی کە ڕێژەی باران و سەوزایی و ئاو سەرچاوەکانیان زۆر ئەوان پێیان دەگوترێ ئەوانەی کە سروشت خۆشی بیستون مەبەستمەی ئایا ئەمە دەستی داگیرکەر و ئیستیعمار وای کردووە کە ئۆغەندا هەژار و قوربەسەرانە بژی بەو شێوەیەکە ئێمە ئیبینین لە کەناڵەکان و ئێستا ژەنات باسیەکەی یان بۆچی نەیانتوانیوە سوود لە سەرچاوە سروشتەکان بەتایبەت ئاو ڕووبارەکان وەربگرن. ئەو وڵاتە مستعمەری بەریتانیا بووە لە ساڵی 1962 سەربەخۆیی وەرگرتووە کە هەر وڵاتێکی کە پێشتر مستعمەری بەریتانیا بووە پاشان مەلیکی ئەو وڵاتە بڵێن بۆتە سەرۆک کۆمار لە ساڵی 1963 تا ئێستا نزیکەی 6 تا 7 ئینقلابی سەربازی لە وڵاتە ڕوویداوە وڵاتێکی قەبیلەییە زیاد لە 20 قەبیلە لە وڵاتە پێکهاتی وڵاتەکەیان پێکێناوە تقریباً ژماری دانیشتوانەکەی نزیکەی 24 میلیۆن زیاتر ئەو نەدەبێ دابش بوون بەسەر نزیکەی 111 مقاتعە شاری گەورەیان وەکو شاری گەورە تەنها کەمپالایە هەندێک شاری بچووکی شانەی وەکو ئەنتەبە وەکو جینجە ئەوانە بەڵام بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان بە شێوەیەکی یەکسان دابش بوون بەسەر تەواوی مەساحەی وڵاتەکە بێگومان ئەو وڵاتە لەبەرەوەی کە سەرۆت و سامانێکی یەجگا زۆری نەبووە تاکوونەی زۆر تمۆحی لێ بکەن منطقەیەکی کشت و کاڵیە بە قاوە و نیسکافەوەنێ زەڕات و ماوەیەکی لەبەرەوەی کە مستعمەرەی هیندستان بووە چایشی تیا دەکرێ من پێم وایە لە ئەسڵا بۆ خۆی ئەو وڵاتانی ئەفریقیا تا ئەندازەیەکی زۆر نیانتوانیوە سوود لە خاکە بە پیتەکەی وەربگرن ئاسی ڕۆشنبیری تا ئەندازەیەکی زۆر کەم بووە بۆیە ئەوە هۆکارێکە کە ڕادەی فەقیرتیا زۆر زۆرە لەگەڵەوەی کە ڕێژەی دەوڵەمەندەکانیش تا ئەندازەیە کە دەستیان کردووە بەسەر سەرۆت و سامانی وڵاتە بۆیە وای کردووە کە ڕێژەی فەقیرەکە زۆر زۆر زیاتر بێ لە چاو دەوڵەمەندەکان بۆیە وا دەزانم هەر ئاسی ڕۆشنبیریەکە وای کردووە کە تا ئێستا ئاسی پێشکەوتن لە وڵاتە کەمتر بێ هێشتا دەتوانم بڵێم بە شێوەیەکی زۆر سەرەتایی دەژین ئەگەر مێژووی وڵاتی خۆمان بخوێنیتەوە بە شێوەیەک ژیانیان کردووە لە پێش پەنجاکانی سەدەی ڕابردوو زۆربەی زۆری دانیشتوانی ئەو وڵاتە هێشتا ئەو نەژیانی سەرەتایی دەکەن ئێرشا لە کوخا دەژین خانووکانیان لە تەختەودار دروست کراوە ینی ئاسی جێگەی بەزەین کە وڵاتە ژیان بە شێوەیەک بەسەر کاتێک کە سێری ئێمە دیمەنەکانی ئەفریقا دەبینین لە ئەنتەرنێت یاخود لە میدیاکانە بەگشتی دوو حاڵە زیاتر لە پەرچاومانن یانەوەیە کە
چەک وەسڵەحەیان پێ و لە شەڕانیاوەیە دەبینی بە پێخاوسی و بە فەقیری و هەژاری و برسیەتی دەیانبینی لەم دوو حاڵەتە زیاتر ئێمە ئەفریقیەکان نابین لەگەر بکرێت زیاتر لەسەر ئەم دوو دیمەنە قسە بکەی ئایا ئەمەی کە هەمیشە بە پێخاوسین لە هەژاریە یا تەقالید و عادەتی خۆیان هەمیشە برسیەتین ئایا هەر بەڕاستی لەوێ برسیەتی بەو شێوازەیە کە لە کاتێکە ڕەنگە خاوەنی سامانێکی سروشتی بن یا ئەو شەڕ و ئاژاوی کە لەوێ هەیە بە معدەلی هەروایە ئەفریقا کە دەڵێن ئەفریقا واتە تەنها ئۆغەندانە لە سوودانەوە دەگرێتەوە ئەسیوپیا دەگرێتەوە تەنانەت میسر و وڵاتانەش دەگرێتەوە بۆیە بە تەسەوری ئێمە پێشتر کەسی کە ڕەشپێسمان دەبینی پێمان وا بوو خەڵکێکی تونند و دایم شڕانی ئەوانن بە پێچەوانەوە خەڵکی ئۆغەندا زۆر نەرم و لەسەرخۆ و ینی زۆر ئاسایی بوون بە تایبەتی کە قەرباڵخی سیارەت دەبینی قەرباڵخی ماتۆر ئێجگار زۆرە ینی جاری وای ئێمە لە لای خۆمان ماتۆرە دوو ماتۆر دەبینی پێی ئیزعاج دەبین بەڵام بە ئەنداسەی ژماری نەفەرەکان قەناتم وایە ماتۆر هەیە لەبەرەوەی ئاسی بژێویان زۆر کەمە ماتۆر بەکارێنن لەبەرەوەی کە جادە و ڕێگەبانەکانیان ئەگەر لە شەقامی سەرەکی پایتەخت دەربچی تر قیر ناوینی هەمووی هەر خۆڵە و خاکیە بەڵام باشی لەوایە کە خۆڵەکەی بە شێوەیە کە باران وشی کردتر قوڕیش نامێنێ ئەگەر نا وەکو خاکی وەکو خاکی ئێرەوە وایە پێما ژیان لەوێ زۆر سەخت دەبوو بۆیە ینی هاوڵاتیان تا ئەندازەیەکی زۆر عادەتیان گرتووە بەسەر ئەو ژیانی کە لەگەڵیا ژیاون کەسێکم نەبینی وەکو تۆ دەیڵێ جووتێ قۆنڕی لە پیاوی هەمووی یان نعلی لە پیا بوو یان هیچی لە پیان دەست ناکەوی یا تەقالید پێم وایە بەشێکی عورفە لەگەڵەوەی ئاسی بژێویشیان زۆر کەمە زۆربەی ژیانیان لەسەر زەڕاتە لەسەر میوەیە تەنانەت مۆز دەبرژێنن زەڕات دەبرژێنن ئەوانەی کە فەقیرن ژیانیان زۆر ئاوا بە شێوەیەکی زۆر سادەی بەڕێ دەکەن وڵاتەکەیان گەرمە لەوانێت توانای هەڵگرتنی لیباس و پوشاکی زۆریان نەبێ بۆیە بە تیشێتێک و بە سێچارێکێکەوە ئیکتیفا دەکەن زۆربەی هەرە زۆری لەوانێ بەشێکی عورف بێ بەشێکیشی پەیوەستە بە هەژاریەوە کە لە وڵاتە ئەوەی کێشاوە گەرنا کاتێککە مناسبەتێکمان دەبینی بەشێک لە مەسئولەکان ئەوێ بەشداریان دەکرد ئەوانی بە سیارەی بڵێن مۆدیل بەرزەوە بە قات و ڕیبات و پۆشاکی ڕێکوپێکەوە هاتوچوان دەکرد جانە لەو چین و توێژە دەوڵەمەنان کە لە ناو ئۆغەنداهان لە شوێنێکا دەتبینی وێلایەکی زۆر بەرز و زیاتر لە مەساحی 2 کیلۆمەتر کەسێکی دەوڵەمەند داگیری کردووە هەل لە پاڵیا کەسێک خانوادەی و خێزانێکی لە ناو کۆغێکی داریا دەژین و لەسەر ئاگەر پێداویستەکانی ژیانیان بەڕێ دەکەن لە بەردەمی ماڵەکەی خۆیانە نزیکەی چەند مەترێکی کردووە بە زەڕات و گەنمەشامی بەوە دەژیان لەسەر ڕاوە ماسی و ئەو جۆرە شتانە زیانیان بەڕێ دەکەن دەتوانم بڵێم لەگەڵەوەی وڵاتێکی زۆر پێشکەوتووە لە وڵاتێکی زۆر سەوز و دڵڕفێنە بەڵام ژیانتیا هێشتا ژیانێکی سەرەتاییە باز لەوە دەکەی کە لە ئاستی بژێویان یا وڵاتێکی فەقیر نشێنن ئەم فەقیرە بە چ ئاستێکە ئەم هەژاریە چ ئاستێک ئاستی ئەمە ئێستا بۆ نمونە لە بەپێی ئاستی خۆمان کە دەبینین خەڵکی هەژارمان زۆر ئێمە لە وڵاتی خۆمان ئایا لە ئێمە هەژارترن من دەڵێم لە ژێر تەبەقەی هەژاریەوەن قیاسن بۆ ئەو وڵاتە لە وڵاتی ئێمە هەژار نییە ینی ئاسی ژیانیان ئەوە ینی هێشتا باوەڕت هەبێ زۆربەی دانیشتوانەکەی کە دەڵێن بە شێوەیەکی یەکسان دابەش بووە بەسەر خاکەکەیە هێشتا شوێنی خۆشوەرینیان نییە ینی ئەوانەی کە کەوتونەتە سەر بڵێن دەوروبەری دەریاچە یان ڕوبەری دەریای نیل لەسەر گوێچەم و لەسەر ئاوەکان هێشتا خۆیان دەشۆرن هیچڕام کاک حەجیەوە بەشێکی پێوەستە بە دواکەوتوییان کە ناتوانن بۆ خۆیان حەمامەیە تەواڵێتێ دروستکەن یاخود ئەوەیە کەمە هەژاری وای لێکردوون بێدەسەڵاتی وای لێکردوون ناهوشیاریان خۆی هەژاری بەشێکە لە دواکەوتوی هەژاری وا دەکا کە تۆ نەتوانی پێش بکەوی ئەگەر پێداویستێکی ژیانت نەبێ نان بخۆی پێشەوەی کە ئینسان بیر لە شتێ بکاتەوە وەسایلەکانی پێشکەوتو لە ماڵیا فەراهم بهێنێ دەبێت بە شوێن خۆراکە بگەڕێ کاتێکە و نەیتوانی خۆراکی ماڵ و منداڵی پەیدا بکە هێشتا ڕێژەی ژماری منداڵەکان لەوێ زۆرن ینی بۆ یەکەم جارە من ببینم لە وڵاتە ڕێژەی بێ باوکو دایک ینی مناڵێکی زۆر کە باوکو دایکیان نەبووە و لە بێسەرپەرشتانە بەخێو دەکرێن هەژاریەکە وای کردووە کە لە ڕووی ڕۆشنبیریەوە دوا بکەون هەژاریەکە وای کردووە کە
سود لە ژیان وەرنەگرن منداڵەکانیان هێشتا ینی هەر زۆر فەقیرانە بژین لەگەڵەوەی کە وەسایلەکانی گەیاندن هەیە مۆبایل و ئینتەرنێت و ئەوانە هەیە نرخەکەیشی هەرزان هەرچەند پارەکەشیان کە شیلینگە ئەوە بەهای نییە و نرخێکی ئەو تۆی نییە لە بەرامبەری دۆلارە چونکە داهاتی ساڵانیان پێم وایە بۆ فەرد زۆر کەمە لەوانەیە خۆی لە نزیکەی 500 تا 10,000 دۆلارێکە ببینێتەوە ئەویش لەوانەیە نیسبەتێکی زۆر کەمی بگاتەوە ئەویکەیان داهاتی ساڵانەی هەژمار نەکرێ بۆیە بە شێوەیەکی گشتی وڵاتێکی زۆر دواکەوتو زۆر هەژار و زۆر فەقیر و جێگەی بەزین زۆر باش بگورەکە حاجی دابەشبوونی ئاینی لە ئۆغەندا ئایا تەنها بۆ منە چەند ئاینی تیاژین پەرستگاکان و ژمارەی موسڵمان ئێوە چۆن وەکو موسڵمان لەوێ پەرستشەکانتان جێبەجێ کرد وڵاتی ئۆغەندا وڵاتێکە دابەش بۆ بەسەر چەند ئاینێکە ئاینی بە تایبەتی ئاینی مەسیحی کە ئەوش دابەش بۆ بەسەر پرۆستات و کاسۆلیکە لەگەڵ مسلمانانە و هەندێک ئاینیکە کە بەهۆی مستعمەرەی هیندستان ئەوانەش بۆ لەوانی هەندێک ئاینی بوزی ئەوانی تێکرد بوو بێ بەڵام ئەوەی کە خۆیان دێڵێنەوە ئێمە لە خۆیانمان بیستووە ڕێژەی مسلمانان لە ساسی پێنجە ئەوی کەشی مەسیحی کاسۆلیک و پرۆستاتە دیارە کاسۆلیکان زیاترن تا ئەندازەیەکی زۆر ئاشتەوایی کۆمەڵایەتی هەیە ینی بەریەککەوتنێکی ئاینەکان لە ناو ئۆغەندا نیە لە مقاتعەیەک دەبینی مزگەوتێکەکەی لەو دیوە کلیسایەکەیە هەرکەس عیبادەت و تاعاتی خۆی دەکەن بۆ شێوازی پەرستشەکان و عیبادەتەکان دیارە تەوقی زۆر عەجیب بوو تەوقیتی ئێمە لەگەڵ ئەوە یەک تەوقیتە یعنی هیچ کاتژمێرێک لە بینمانە نییە بە هەمان شێوە ئەگەر ئێستا لێرە ساعت هەرچەند بێ لەوێش هەمان ساعتە بانگی بەیانیمان یەک تەوقیت بوو لەگەڵ بانگی نیوەڕۆ و مەغریبوانە تا ئەندازەیەکی زۆر جیاوازی هەبوو باوەڕەتە بێت لە بانگی بەیانیات تەنانەت نوێژی بەیانیشان دەدا بە مکەوەرە لە ناو پایتەختی ئۆغەندا بۆ ماوەی نیو ساعت تۆی گوێت لە بانگێکی دەنگخۆشی ڕێکوپێکی ئەوە بوو تا ئەندازەیەکی زۆر مسلمانەکان ڕۆشنبیریەکی تەواویان هەیە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام تەنانەت لەو شوێنەی کە منداڵانی بێسەرپەرشتی لێبوو منداڵەکان قورانی پیرۆزیان پێ بووکە دیارە ئەو ڕێکخراوەی کە سەرپەرشتیان دەکا یەکێک لە مەنهەجەکان وانەکانیشان پێوتنی قورانی پیرۆزە بۆی لە ڕووی ئاینیەوە دیارە پابندێکی زۆر باشیان هەیە وعی و شارەزاییان هەیە بە ئەندازەی خۆیان بەوەی کە نوێژەکان لە کاتی خۆیان ئەنجام دەدەن جەماعەت دەکرێت بانگ دەکرێت مزگەوتەکانیان تا ئەندازەیەکی زۆر بەڵێ من پێم وایە پێش چەند ساڵێک ڕێکخراوێک وەکو چۆن هەرێمی کوردستان بە درێژایی جادەکان و لە زۆربەی گوندەکانە ڕابطەی ئیسلامی مزگەوتی دروست کردووە ڕێکخراوێکیش لەوێ لە زۆربەی شوێنەکانە مزگەوتی لەسەر یەک نەخشەی گونجاو دروست کردووە کە نوێژخوێنانی بۆ خۆیان تیای و عیبادەتەکانی خۆیان زۆر باش حاجی ئەوەندی کە سەرنجتاندا بێ زانیاریتان وەرگرتی بێ ڕێژەی هەژاریەکە زیاتر کام باگراوند ئاینی دەگرێتەوە عادەتەن ڕەنگە مەسیحیەکانیان بە جۆرە ئەوانی دیکە عاقڵ و لێزان من لە شێوازی کەسابەت و خۆژیاندن بەڵام ڕەنگە هەم مسلمان بێ هەمیشە لە دیوەکان نەزانێ و هەم بەگشتی مسلمانیش ڕەنگە زیاتر لە ژێراڵی هەژاریەوە بێ کێنەوانی کە زیاتر هەژارن لە کام ئاینن و کێنەوانی کە زیاتر دەستگا خێرخوازیەکانیان هەیە بۆ خزمەتی خەڵک من پێم وایە دەستگا خێرخوازیە مسلمانەکان زیاتر ئەوریان لە خەڵکی داوەتەوە لەگەڵەوەی کاوریشان داوەتەوە تا ئەندازەیەکی زۆر لە نێو دانیشتوانەکانیان جیاوازیان نەکردو ئەو ڕێکخراوە خێرخوازی کە من باسی دەکەم کە خەڵکێکی مسلمانن لە ناو قوتابخانەکە خەڵکێکی مەسیحی و مسلمانیشی تایە داخلیان بۆ کردوونەتەوە بەبێ جیاوازی هەر کەسێکیشان بۆ خۆیان ئازادن عیبادەتی خۆیان لە ناو قوتابخانەکە دەکەن بۆ چین و توێژەکە کامیان زیاتر هەژارن باوەڕەتە بێ کە دەڕۆشتی ماڵێکت دەبینی بەرازێکی بەست بوویەوە کە دیارە مەسیحیە دراوسەکەیشی لە پاڵێ دوو بزنی بەست بوویەوە کە دیارە کە مسلمانە ژیانیان وەکو یەک بوو لە بەردەمی ماڵەکەیانە ئەگەر ئەڤۆگادۆیەک هەبێ یان عەمبەیەک هەبێ یان چەند بنکە زەڕاتێکی چاند بێ پیا و ژنیان پێکەوە کار دەکەن ینی بە تەنها پیاوەکە ناتوانێت سەرچاوی بژێوی دابین بکە نەک تەنها لە ناو زەراعەتە
تەنانەت ئافرەتمان دەبینی بە پاچێکی سەرەتایی لە وڵاتە یەک حەفارم بینی من بە پاچێکی سەرەتایی لە ناو پایتەختەکە بڵین وەکو کرێکاری شارەوانی کاری دەکرد بۆیە جیاوازیەکە لە ئاسی فەقیری و بژێویەکە دابش بووە بەسەر تەواوی هاوڵاتیانە بەبێ ئەوەی کە ڕەچاوی ئاین و بیر و باوەڕەکە بکاتەوە لایەنی کۆمەڵایەتی وەکو جلوبەرگ مەسەلەی دووژنێتی ژمارەی مناڵ زۆر جار ئەگوترێ وڵاتە هەژارەکان لە خستنەوەی مناڵگەلێکی زۆرە ینی پێشەنگی هەموو دنیان بۆیە ینی بیر لە هەژاری و نەبوونی ناکەنەوە مەبەستمەیە لایەنی کۆمەڵایەتی ئۆغەندا چۆن نییە هەر لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان لە پاراستنی خێزان لە مەسەلەی دووژنێتی مناڵ جلوبەرگ و زۆر شتی دیکەیان باسم کرد کە مناڵیان زۆر ئاسی ڕۆشنبیریان لەگەڵەوەی کە هەژار و فەقیرن بەڵام ئاسی ڕۆشنبیریان بە شێوەیەکە منداڵیان زۆرە لەبەرەی زۆر لە لایمیش گرنگ نییە بۆ خۆم ژمارەی خێزان و ئەوانە بۆی نەمپرسی لەوەی کە ئاخۆ تعدودی خێزان و ئەوانیان چۆنە بەڵام منداڵیان زۆرە لەگەڵەوەی کە هەژارن پەیوەندی کۆمەڵایەتیەکان وەکوتم خەڵقێکی نەرم و بەریەکەوتنیان کەمە بۆیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا ئەندازێکی زۆر بەیەکەوە دەمان بینین قەرەباڵخی و ئەوانە ئەوەی بۆ ماوەی هەفتەیەک 6 ڕۆژ تۆ لێ بمێنێتەوە بە تەواوەتی ناتوانانی لایەنە شاراوەکانی وڵاتێکیان خەڵقێک بە تایبەتی کە قەبائیل نشینن ئەوان دابەش بوون زیاتر لەسەر 20 قەبیلە ئەم قەبیلە لەوانەیە لە ڕابردوو هەندێکیان زنوج بووبن هەندێکیان لە وڵاتیکەوە هاتبن بەڵام خوێناویترین کات سەردەمی عیدی ئەمین بووە کە تا ئەندازێکی زۆر کوشتن و برینێکی زۆر بەسەر وڵاتە هاتووە و دوایەکە لە ڕێگەی وڵاتی کۆنغۆ هاتوون کۆتایین بە دەسەڵاتەکەی ئەوێناوە ئەگەر نا تا ئەندازێکی زۆر خەڵقێکی نەرمونیانن تەنانەت پاسەوانەکانیشیان تا ئێستا چەکی زۆر سەرەتایی بەکاردێنن بەدەستیانەوەیە ئەوەی کە ئێمە بینیمان بەدەستیانەوە جگە لە چەکی سەمینۆف کە لەوانەیە نەوەی نوێی ئێستا نەزانێت چەکی سەمینۆف چییە پاسەوانەکانیان لە وڵاتە چەکی سەمینۆفیان پێبوو ئەویش هەر ساڵی 60ەکانە لەوانەیە لە 60ەکانەوە ئیتر لە خزمەتی سەربازی ئەو چەکە نەمابێ بۆیە تەنانەت لە بواری سەربازیشە وڵاتێکی دواکەوتووە بە دیوە سیاسیەکەیە ئایا وڵاتی ئەوەندا ناڕزایی سیاسی هەیە سیاسەکانیان چه جۆرە سیاستێک پێڕەو دەکەن حتمما دیارە خۆشت کەساتی سیاسی دەبێت لەو لایەنەشت کۆڵی بێتەوە و ئەو تونند و تیژەیە هەمیشە دەیبینین زۆر جار لە هەواڵەکانە ڕەشپێستەکان شەڕ دەکەن نزیکە لەوە غەندا و ئەمانە کێن و لەگەڵ ئەوەشدا کوردە میشە هیوایەتی باسی هەڵبژاردن بکرێت لەوێژ هەڵبژاردن شت دەکرێت بۆ یەکەم جار لە دوای 1963 کە ئینقلاب کراوە بەسەر بڵێن مەلیکی ئەو وڵاتە کە خۆی وەکو سەر و کۆمەڵ دابین کردەوە ئیتر بووەتە حکومێکی جمهوری بەڵێ ئینتیخابات دەکرێت دابش بووە بەسەر تقریبا 100 تا 111 مقاطعە هەر مقاطعەیەک نوێنەری خۆی هەیە ینی بۆ نمونە ئەگەر بێڵێن دابش بووە بەسەر 111 ناحیەی بڵێن یان قەزا بڵێن هەرچی بڵێن دەرچوون ئاسانە بڵێ هەر ناحەیەک نوێنەرایەتی خۆی هەیە لەوێ ئەمەش لە دوای تقریبا 2000ەوە ئەمە کراوە بۆ ئەوەی کە سەرۆت و سامانی ئەو وڵاتە بە یەکسانی دابش بێ بەسەر هاوڵاتیانیدا لە ڕووی شەڕ و ئەوانەوە دیارە هەر وڵاتێک بۆ خۆی بە ئەندازەیەک شەڕ و پێکدادان هەبووە کە تێهێزی سەربازی تەمۆحی هەبوو کە دەسەڵات بکە شەڕ دروست دەبێ وەکو باسیشم کرد 6 تا 7 ئینقلاب بووە هەر 7 ئینقلابەکە هەمووی سوپا کردوێتی و هێزی سەربازی کردوێتی منداڵان ژانی جێشی ڕەبی ئۆغەندا و نازانم ئەمانەمە کۆمەڵێک تەشکیلە و پێکاتە بوون کە لە ئۆغەندا شەڕ و بەربەرەکانی ڕوویداوە شەڕی خوێناوی لە ئۆغەندا لە ساڵانی هەفتاکان و هەشتەکانە سەری هەڵداوە بەڵام ئێستا وڵاتێکی تا ئەندازەیەکی زۆر دەتوانم بڵێم هێمن بوو بەڵام کێبڕکەی سیاسی هەیە بێگومان بەڵام لە وڵاتە ینی هەر کەسێک وەکو خەباتێکی سیاسی نەکات ژی دەوڵەتەکە گوێی پێ نادا چۆن ژیان دەکە هاتوچۆی چییە چی نییە بەڵام بۆ کاروباری سیاسی و حیزبی سیاسی ئەوەی کە ئێمە لێمان بیستن تا ئەندازەیەکی زۆر مەقبول نییە لەوێ ئازاد نین لە پێکێنانی حیزبی سیاسیە وەکو پێکاتی باسم کرد پێکاتێکی قەبائیلیە تا ئەندازێکی زۆر لە هزار قەبیلە
بارودۆخەکەی وڵات ڕدەگری قەبیلە سەرۆکی قەبیلە کاریگەری هەیە لەسەر هەژمونی لەسەر بارودۆخی سیاسی کۆمەڵایەتی وڵاتەکە. زۆر باشە. دوجار ئەوەی کە زۆر جێگەی تێڕامان و سەرنج بووە وەکو ئەو گەشتەی کە بینیتان چی بوو بە دیوەکانی ترا ڕەنگە ئێمە ئێستا لە چوارچەوەی پرسیارەکانمانە بێت. ئەوەی کە ئێمە زۆر بۆ ئێمە زۆر مای نیگەرانی بوو کاتێک کە بردینیانە پیان وتین کە لە چ لە کەمپاڵە و چ لە ئەو شوێنی کە ڕۆشتی بووی جنجە بوو دوو شوێنی منداڵی بە سەرپەرشتی لێ بوو یەکیان نزیکەی 200 کەس بوو یەکیان نزیکەی 60 کەس بوو. ئەمانە بە ئێمەیان وت ئەگەر ئێوە نەتوانن کۆمەکیان بکەن ئەم ئێوارەیە لە ماوەی 2 ڕۆژە کۆمەکیان نەکەن هیچ نییە پێیان بدەین. ئەنی ئەگەر ئێمە بەدەمیانەوە نەبووینایە و خۆراک و خواردنی ئەو ئێوارەمان پیان نەدایە ئەوە شتێک نەبوو پیان بدەن. ئەو خواردنیش کە هاوکاریمان کردبوون و پیاندا بوون بە جۆرێک چاکرا بوو ینی بۆ ئێمە تووشی شۆک بووین. ئەسڵەن منداڵەکان ئەو دەفرەی کە پیان بوو یەکێکی سەردەبە بوو یەکێکی نازانم سەری قابلەمە بوو یەکێکی قاپێکی باغە بوو ئەسڵەن ژیان بەوە ناچێ بەڕێوە. کە حاجیەمانە مناڵی دۆزراون یا هی ئەو دایک و باوکان کە توانای بەخێوکردنیان یان ئەمە هەندێکیان هەر لە ئەسڵا دایک و باوکیان نەماون هەندێکیشیان دایک و باوکیان بە شێوەیەک ژیانیان هەیە کە جیان هێشتون ژمارەیەکیان لەبەرەوەی کە نەخۆشن بۆ منە هەندێکیان تووشی گەڕۆڵی بوو بن منداڵەکان هەندێکیان کوێر بوون و کەڕیش بوون ینی زۆر جێگەی بەزەیی بوون. لەوێ ئەگەر خەڵقی بیوێ هاوکاری ئەوانە بکات دەتوانێت بە کەمترین تێچوون بتوانێت هاوکاری بەوانە بگەین ینی حیوانێکی بچووک لەوێ بە نزیکەی 50 تا 60 دلار دەکڕی وڵاخێکی گەورە بە 250 دلار 300 دلار دەکڕی. بەڵام لەبەرەوەی کە پارەکە لەوێ نییە ژیانەکە لەوێ کەمە بۆ ئەوان لەوانەیە زۆر بێ ئەگەر نا ئەوەندە جێگەی بەزەین سیرکە ئەم شوێنی بێسەرپەرشتانە وتمان ئاوەکە لەکوێ دەێنن لەگەڵەوەی کە جێگەی ڕێزە یەکێک لە دەوڵەمەنەکانی ئێرە ئاسوی حاجی محەممەدی بامۆکی لە ڕێگەی ئەو ڕێکخراوەوە بیرێکی هەڵکەندووە لەوێ بۆ کۆمەڵی خەڵقی فەقیر و هەژار. لەبەرەوەی ئەوان مەوسیمی ئەوێ دایمە مەوسیمێکی باراناویە تەنکیەکیان داناوە بە چواردەوری سەقفی خانۆکە بۆریان ڕاداوە بۆی ئاو لە سەربانەکەوە بم بۆریانە کۆ بێتەوە بێتە ناو ئەم تەنکیە لە ناو ئەم تەنکیەوە ئاوی خواردن ئاوی خۆشی شۆرین و تەواوی پێکاتەکانیان بەکاردێنن. ئەو شوێنەی کە منداڵە بێ سەرپەرشتەکانی لێبوو تەبەن وڵاتێکە ئەگەر پەردەکول لە بەکارنێنی ناتوانێت بخەوی بەردەوام مێشولەی هەیە کە ڕۆشتینە شوێنی حەوانەوەی منداڵەکان کامەی زۆر دڵی ڕقە گریانی دێ بۆ شێوەی ژیانیان هیچیان نییە پێی بژین هیچیان نییە پێ بیدەن بە خۆیان لەسەری ڕاکشێن ئەنی هەندێک سیستەم و تەختەی خەو ئەوانیان هەبوو دیسرانەوە دێڵێمە لەوانەیە لە شەستەکانی سەدەی ڕابردووە ئەمانە بەکارهێنرابێ. ئەم مناڵە بێسەرپەرشتانە وانەشیان پێ دەڵێنەوە لە ژوورێکە 60-70 منداڵ هەیە کە دەرسیان پێ بڵێن دوو ڕەحلەی تایە لەسەر ئەو ئەرزە سارد و سڕە دادەنیشن. ئەو بینایەکەوە کراوەتە شوێنی بێسەرپەرشتان کاتی خۆی مەعسکەرێک بووە و وێرانەیە ینی ژیان زۆر سەختە خەڵقی ئەمە هەرگیز ناتوانێت لێ ژیان بەسەر بکە و ینی پێم وایە خێرێکی زۆر گەورەیە ئەوانەی کە ئەهلی خێر و سەدەقەن بتوانن بەشێک لە هاوکاریەکانیان بگەێنە ئەو خەڵقە قەزێکی ئاینیە ئینسانیە مرۆڤ دۆستیە کۆمەڵایەتیە پێم وایە خێرێکی زۆر گەوریان دەکات. زۆر باشە حەزی زۆر بە کورتی لەبەری دەرفەتمان نەماوە دیارە برسیکردنی هەر وڵاتێک حتمما بە بەرژەوەندی وڵاتێکی دیکەیە بە تایبەتی دەبینین دەزانین وڵاتە ئەفریقا دەوڵەمەندن بە سامانی سروشتیەوە ئەم فەقیریە ئەم وڵاتە دەچێتە گیرفانی کێیەوە سامان و سروشتیەکەی لە هەر وڵاتێک کۆمەڵە دەسەڵاتداران وکوتم چینێکی ئەرستۆقرات هەیە کە ئاستی بژێویان زۆر بەرزترە لەگەڵ ئەو چین و فەقیر و هەژارە بێگومان ئەو وڵاتە بە ئەندازەی خۆی سەرۆ و سامانی سروشتی تایە بە شێوەیەک پێکاتەکەی دەسەڵاتی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری پێکێنراوە کە لە بەرژەوەندی کۆمەڵێ چینی دەسەڵاتداری قۆڕەخکاری گەندەڵکارن و هەر وڵاتێکی ئێمە خاوەنی سەرۆشت و سامانی سروشتی نین خاوەنی زۆر
داهاتێکی باشین بەڵام دەبینی خەڵکەکەشمان لە ئاسێکی بژێوی خراپدا دەژیت بەڵام کۆمەڵێکیش زۆر هایلایف دەژین ئەی وڵاتیش بە هەمان شێوە خەڵکێکی زۆری تایەکو وتم ئەو پەڕی ئۆتۆمبیلی مۆدێل بەرز بەکاردێنێ خەڵکێکیشی تایە کە لایەزال عەربانەیەکی دووتایی دروست کردووە دەسەڵاتی نییە ماتۆرە شتێک بکرێ پەتەکەی خسۆتە ملی و بۆ خۆی ڕای دەکێشێت. زۆر باش زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی فاروغالی بەڕێبەری تۆڕی میدیایی کۆمەڵ زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ تاوی زانیاریەکانیشت. بەڵێ خۆشەویستان دەچینە لای بڕگەی سێمی بەرنامەکەمان کە بڕگەیەکی تۆمارکراوە بریتە لە بڕگەی بڕین و درومان کە لەلایەن خات و فەوزیە کاکەوەیسەوە بۆمان ئامادە دەکرێفتانە بۆ ئەوەی خانمانی ئەمەش لە بەڕێنمایەکانی ئەوە فێری درومان ببن با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین. سڵاوتان لێ ببینەرانی بەڕێز و لە بەرنمەیەکی تر هاتینەوەلاتان بۆ دروستکردنی ئەم جۆرە سنگە و هیواداریم ئینشاڵڵا ئێوەش سوودی لێ ببین. ئەمەوێ مۆدلێکی سنگی ترتان بۆ حاضرکەم ئەمە ماکسەکەی ئەمە ماکسی ڕیسیە و ئەمەش جوانکاریەکەیەتی. شێوەی بڕینی ئەم جۆرە سنگە شێوەکەی جوانە کەمێک دەستم ئەوە بە قوڵی ئەبم ئاگاداری مەقەسەکە بە قوڵی ئەیبە ئەمە سنگەکەمان بڕێوە ئێستەیش جوانکاریەکەی بۆ ئەبڕین. دوودانە پارچەی بۆ لێوارەکەی لە یەکەمەوە و قردێلەیەکیش وەکو پەپولە دروستیەکەم بۆی هەر لە ئەم پارچەیە کە بۆ جوانکاریەکە دامنا. ئەمەش ئەبڕین بۆ قردێلەکە تقریبەن 12 سانتیم ببێ باشە پانیەکەی. سەدە دەکەین بە دوورینی قردێلەکە ئەو قردێلەی کە لە سەر هەمووی بدورە کە کاتێ دەستت پێ کرد هەمووی بدورە لەبەرەوەی ئەبەم شێوەیە قماشەکە بە دیوی ناوە تەقەڵ لێ ئەدەین ئەو کات لێرە چیەکەین یەک کەلایەکەینە ئێرە لەبەرەوەی نابێت لە لێوارەکانیوە بەشی دڕاوی تیاب بەم شێوەیە تەبعەن یەک دیویانمان لەت کردو ئەم دیو هیچ لەت نەبووە چونەمە خەینە بەشی ناوە بەم شێوە قماشەکە هەڵەگێڕینەوە بە دیوی خۆیاو ئاوا فوچەکانی پەنجەی تێخە تا جوان فوج دروست دەبێ بەم شێوەیە هەر لە قماشەکەی خۆی بەس بەباری کشەکەیە ئاوا بەباری کشەکەیە یەک قردێلەی بۆ ئەبڕی بە هەوڵەدەین ئەمە تەقەڵێک لێدەین بۆ ئەوەی کە بۆ
لەسەر قردێلەک بەم شێوەیە لە کاتی دوورینایی یەکەم دەستان کشانێکی بچووکی بۆ بکەن لەبەرەوەی جوان دەرچێ ئەو قردێلەی کە ئەی خەنەفەری جوان دەرچێ. ئەمە وتمان بەشی دراوەکەی لە ناوەیە، ئەمە ئەخەینە بەشی ناوە چیەکەین لێرە بەم شێوەیە ئەمە ئاوا دەقیەکەین ئەو کاتە یەک تەقەڵ ڕێک لە ناوەڕاستی قردێلەکە دائەنین، یەک تەقەڵ زیاتر نا بەرێمە بێتە قردێلە و ئەم پەتەیشەکەین بۆ فەری قردێلەکە بەم شێوەیە تا دەتەکەین بە دوورینی ملی ماکسیەکە. ماشە تۆڵێ لەوەکەی تریان پانترە کەمێکی لێ ئەبڕن چون زۆر پانە بە حاڵ یەک تۆڵی باریکە بڕن لایەوەی. اینجا دەست دەکەین بە دوورینی یەکەم ئەم هێنەی ئەوە کەلەکەی گەوراکەین لەبەرەوەکو ئەوە دەرچێ کەمین ئەمەوێ. لە خوارەوە زیادی زۆر بۆ دانانین بە لەسەرەوە توانین تۆڵێ زیاد دانین لەبەرەوەی ملەکە جوان دەرچێت. ئەم قماشە هەر باشە بۆ هەردووکیان بەشی هەردوو لاکەیەکات. لێرەش بەم شێوەیە وتم لەسەرەوە کەمێک زیادی هەبێ. ئەم بەشی ناوەی نیو پەنجەیەک وردە وردە کەمیەکەینەوە لەبەرەوەی چون قردێلەکەی هەیە حەز ناکەم زۆر هەنگەکە قەبە دەرچێت. بەم شێوەیە پێش قماشەکە ئەکەین بە دیوی ناوە و تەقەڵی لێ ئەدەین ئەو کاتە نە زۆر پان بێ و نەبارێکیش بێ بە هەوڵ بدەن بەشی خوارەوەی سەیرکەن لەبەرەوەی چرچ و لۆچ دروست نەبێ. کە گەیشتن بە فوچی ملیوانەکە ئەوەی کە من کەلم کردووە یەک چرچی بچکۆلانەی بۆ ئەکەن لەبەرەوەی شێوەکەی جوان بێ. کەمێک زیادە هەیە لەبەرەوەی نوێتە قەبە لە ژێرۆ ئەی بڕم لایە بم فەدە دەکەین بە بەشی ئەو بەریش. ئەو بەریش هەروەکو ئەمەی پێشوو بەم شێوەیە
سەنگی ماکردەکە بەم شێوەیە یەک تەقەڵی لێ هەڵ ئەدەی لەبەرەوەی لار نەبێ بۆ شتەکە جوان بۆ شێوەیە دەرچێت کە تۆ ئەتەوێ. ئیترم قردێلێ تۆ بەدەستی خۆتە ئەگەر بچووکتر بۆی بکەی یان گەورەتر بۆی بکەی ئەوە ئیترەکەوێتە دەستی خۆت. حەزت کرد بچووکتر بۆی بکە، حەزت کرد گەورەتریش بۆی بکە، مشکلەیەکی ناوێت. ئەتوانی بە ئەوەیەش هەر بۆی بکەی، بەڵام من ئەو قردێلەکە کە ئەیدەیتۆ لێ ئەتوانی بە ئەوەیەش بۆی بکەی، بەڵام من حەزم کرد لە قماشەکەی خۆی بێت جوانتریش. ئەوە بە دەردی خۆت یەک تەقەڵی لێدەی لەبەرەوەی جوان قردێلەکە. ئەتوانی بە مەکینەش پێی وە بکەنی، بەڵام تۆزێک قایمە بۆ مەکینەکە کەمێک لەوانەیە عەدەتی مەکینەکە بکات. ئەمە جۆرێکی تر لە سنگی جیاوازێتر تۆ بە دڵی خۆت ئەتوانی هەر ڕەنگێک خۆت بتوانی بەکاری بێنی، حەزی لێ بکەی بەو شێوەیە بە کاری بێنە. ئەمەش سنگێکی جوان. ئەمەش بەرنامەی ئەمڕۆمان بوو. هیوادارم سوودتان لێبینێ و تا بەرنامەیەکی تر خۆتان لەگەڵ. بینەرانی عزیز و خۆشەویست، بڕگەوابەتەکانی بەرنامەیە پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن. سپاس بۆەوەی کە تام ساتە لەگەڵمان ماونێتەوە. سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە. سپاس بۆ تۆ ڕیاز. تا بەرنامەیەکی تر ڕۆژێکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین. ماڵتان ناوە. خواتان لەگەڵ.